کاتی مردنمان هات هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت دیفاع لە نەفسی خۆی بکات. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت ڕوخسەت وەرگرێت لە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ یەک دەقا مەجالم پێ بدە. فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. خوای گەورە دەفەرمێ کاتی مردن هات پاش و پێش ناکەوێ. بۆیە مەجالی ئەوت پێ نادرێ ئامۆژگاری ماڵ و مناڵت بکەی، وەسیەتیان بۆ بکەی. ئەمڕۆ شتێک بکە بۆ قیامەتی خۆت. ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. لەوانەیە لە پڕێکا بمری ئەوەی کە دەتەوێت ئامۆژگاری بکەی و ئەو وەسیەتەی کە دەتەوێت بیکەی فریای نەکەوی. هیچ کەسێک ناتوانێت دیفاع لە خۆی بکە و دیفاع لە ئەوەی بکە کە ڕۆحی دەرەچێ و دەمرێت. ئەگەر 1 ملیۆنی حیمایی هەبێ، 1 حیمایە ناتوانێت چرکەیەک تەمەنی درێژ کات. ترجعونها إن كنتم صادقين. خوای گەورە دەفەرمێ دی ڕۆحەکەی بۆ بگەڕێنەوە ئەگەر ڕاست دەکەن. دەی ئەو فڵان کەس دەمرێ ئەگەر ڕاست دەکەن فەرموو بیگەڕێنەوە، با دووبارە بژێتەوە، با دووبارە ژیانی بۆ بگەڕێتەوە، بەڵام ناگەڕێتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە. ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە.